پێشتر دەنگۆیەکە بوو کە دەیانوت من لە پەرلەمانی عێراق براوە بم یانەی هەولێر بەجێ دێڵم، بەڵام من ئەرکم سەختتر بوو. لێرەوە ڕادەگەینم زۆر گرنگی زیاتر بە یانەی هەولێر دەدەم، زۆر دەستخۆشی لە پایتەخت دەکەم. لۆیە گرنگیدانتان بە یانەی هەولێر جێی دەستخۆشیە و سوپاسشتان دەکەین و هیوادارم بەردەوام بن. زۆر سوپاس. لێرەوە سوپاسی هەموو ئەو چین و توێژانە دەکەم کە دەنجیان بە مندا متمانەیان بە من کرد کە بوومە براوەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. سوپاسی هەموو ئەو خوشک و برایانە دەکەم کە بەو شێوەیە متمانەیان بە من کرد کە دەنگێکی زۆرم هینا لە شاری هەولێری خۆشەویست. سەبارەت بە یانەی هەولێریش من بەردەوام دەبم لەگەڵ ئەمیانەیە. پێشتر دەنگۆیەکە بوو کە دەیانوت ئەگەڵ من لە پەرلەمانی عێراق براوە بم یانەی هەولێر بەجێ دێڵم، بەڵام من ئەرکم سەختتر بوو. لێرەوە ڕادەگەینم زۆر گرنگی زیاتر بە یانەی هەولێر دەدەم، بە هەموو توانایەکم لەگەڵ یانەی هەولێر دەبم تا ئەو کاتە لەگەڵ یانەی هەولێر دەبم کە پێویستیان بە منە. چیم پێ بکرێ بۆیان دەکەم، مادی و معنەوی، و لە عێراقیش بە هەموو توانایەکەم کار بۆ یانەی کانی کوردستان و یانەی هەولێر دەکەم. بەڕاستی هەموو ساڵێ بەپێی زانیاریەکانم پارەیەکی زۆر تەرخان دەکرێت لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ یانەکان، بەڵام ئەم چاریانە کوردستانەوە بێبەش کراون لەم بڕەپارەیە. بۆیە کاری هەرە پێشینەیەم داواکار دەبم کە ئەم بڕەپارەیە بۆ ئەم چاریانە کوردستانیش بگەڕێتەوە. زۆر دەستخۆشی لە پایتەخت دەکەم. بەڕاستی دەورێکی زۆر باڵایان هەبوو لەم هەڵبژاردنە، لە هەموو شوێنێک ئامادە بوون، کاریگەرەیەکی زۆریان هەبوو بۆ هێنانی خەڵک بۆ سەر سندوقی دەنگان. زۆر سوپاسیان دەکەین و هەردەم لە خزمەتیشان دەبین. تا زۆر سوپاسی دەکەین. ئەمە زۆر گرنگە. ئێحتیمامدان بە یانەی هەولێر ئەرکێکە لەسەر شانی هەموو تاکێکی هەولێری. بەڕاستی یانەی هەولێر خۆشەویستی هەموو هەولێریانە. ئێوە دەبینن کە لەگەڵ ئەم نەتیجەی یانەیەکە باش دەبێ چۆن ئەم هەموو هاوڵاتی و هاندەر و وەرزشوانانە دڵخۆش دەبن. ینی لە یانەی شورتە دیتان تا بەیانی خەڵک ئێحتیمامی بە و یانێدیا و حەفلە بوو لە هەموو شەقامەکان. لۆیە گرنگیدانتان بەو بەیانەی هەولێر جێی دەستخۆشیە و سوپاسشتان دەکەین و هیوادارم بەردەوام بن.